هاوژین جمال و چگانه کردستان 24 نافچه کارمار بو امیوه پرسیزده تر گوتو بیش بکنی ریشیم بو سربی نافچه تین انجام دان به میوانداری ها دکتر بهروس جعفر سلوک پیمانگاه مدیتریانه جبوله کلینین هریماتی جسلیمانی لگلمه دکتر دم باش و سپاس با آماده بوناوه نجاره کمینه اف ارشتین انجام دان بو سر کارمار هند لیکولینین خواده دیگه نچه پیتانوه بوچی کارمار دکریت امان چپهمک دگینید سپاس بۆ دەرفەتە ئوستاد جان حقیقەتەن من لە هەموو بەرنامەکانی پێشوودا وەکو پسپۆڕێک لە مەجالی وزەیە یا وەکو پسپۆڕێک لە مەجالی پەیوەندیدنە دەوڵەتەکانە قسەم کردووە ئەم جارا وەکو کەسێک کە خەڵکی چەمچەماڵم و لە چەمچەماڵیشا خەڵکی دەڤەری کۆرمۆرم خەڵکی قوڵایی استراتیژی کۆرمۆرم قسە دەکەم ئەم جارە وەکو نوێنەری وجدانی پورەفەهیم و پورە حەبە قساکەم کە 6 کوڕیان شەهید و ئەنفالە لە دەرگای هەر ماڵێک بدەیت لە ناوچەی کۆرمۆر هەموو ئەولادیانەی گۆلەمە و قەشقا وێڵا بە دەوروبەریان ناو ناحەی قادرکەرەم عەلی مستەفا مەحموود پەریزا زەردە لادێ بە لادێ من مناڵیشم لەو منتیقەیە بەسەر بردووە یعنی لە دەرگای هەر ماڵێک بدەیت توانی داستانێک بنووسیتەوە توانی کتێبێک بنووسیتەوە هەڵکەوتەی شێڵگەی کۆرمۆرەوە ئەو منتیقەی کە منتیقەی ئێمە و ناوچەی جوگرافی ئێمەیە بەڕاستی ئەو منتیقانە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو نقطەی بەریەککەوتن بۆ لەگەڵ حکومەتێک لە دوایەکانی عێراقا هەر کاتی حکومەتێک دوایەکانی عێراق و سبێتی کورد ئەنفال بکە پەلاماری کورد بدات لادێکان بڕوخێنێت کانیاوەکان پڕکاتەوە لەو منتیقانەی ئێمەوە دەستی پێ کردووە چونکە هێڵی پێشەوە بووە بەڕاستی ئەمەش ئێستا کە کراوە ئەمە بۆ جاری هەشتەیەمینە کە هێرشەکرێ سەر کێڵگەی کۆرمۆر بۆیە ئەو درۆنەی کە نرا بە شێڵگەی کۆرمۆرەوە بدوێنێ شەو بەڕاستی نرا بەسەر سینگی هەموو کەسوکاری ئەنفال و شەهید و خەڵکی ئەو دەڤەرەوە من بۆ خۆم ئەو قەڵەمەم ئیسفادە لە کردووە لە شێڵگەی کۆرمۆر و ڕەخنەشم هەیە لە سیاسەتی وزە لەلایەن حکومەتی عێراقەوە بێ لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بێ بەڵام لە ڕاستیە لێدان لە کۆرمۆر لێدانە لە شادەماری ئابووری عێراق و هەرێمی کوردستان لێدانە لە بەرژەوەندەکانی ئیدارەی ئەمریکا کە لە سێپتەمبەری 2021 250 میلیۆن دۆلاری داوە بۆ ئەو چێڵگەیە فراوان بکرێ لێدانە لە ئابووری عێراق کە نایەنەوەی عێراق پشت بە غازی ناوخۆی خۆی و توانە ناوخۆیەکانی خۆی و توانای مرۆیی و توانای سروشتی خۆی ببەستێ لە ناوخۆی عێراقدا سوود لە غازی سروشتی کێڵگەی کۆرمۆر ببینرێت عێراق چووە لە تورکمانستانەوە بە 23 میلیارد دلار عقد واژۆ کار تورکمانستانەوە بە بۆڕی بە ناو خاک کێرانە بینێ بەڵام کۆرمۆر بە نستێک دوورە لە بەغدا و لە کەرکووکەوە نایەوە سوود لەو غازە ببینێ یعنی لەبەرەوە ئەمە تەنها لێدانە لە شادەماری ئابووری هەرێمی کوردستان چونکە نزیکەی پێتان وایە بوچی لەم کاتەدا دکتۆر بوچی لەم کاتەدا بەتایبە لە سەری ساڵەوە ئەگەر هژمار بکەین دوو جار دەکرێتە ئامانج پەیوەندی بە چیەوە هەیە تەحدیدەن بە پێی بەدواداچوون و لێکڕووناوەکانی ئێوە ئوستاد جان ئێمە هەر جارێکە پێشەوەی بگاتە ئاستی هێرشەکە من نەزانم یعنی ئەگاتە ئەو ئاستە لەبەرەوەی ئەوە جۆن مارشایمەر پرۆفیسۆری زانستە سیاسیەکانە لە ئەمریکا نیۆڕیالیستێکە لە ئەنگری نەزەڕی نیۆڕیالیستە هەموو کاتێک ئەو ئەڵێ ناتوانانی بەبێ تیۆریەک بیر لە ئەوە بکەیتەوە لە ئایندەیە چی ڕۆدا لەبەرەوەی لای ئێمە سەوابەتەکان و تیۆریەکان هەین چۆن مامەڵە لەگەڵ پرسی وزەیە بکرێ بۆیە زانین ئیتر یعنی چەند ڕۆژی ماوە هێرش بکرێت سەر کێڵگەی کۆرمۆر پێمان وایە لەبەرەوەی شێڵگەی کۆرمۆر بەرەو فراوانبوون ئەچێت و لەبەرەوەی هەر کاتێک ئیمارات و تورکیا یا ئیدارەی ئەمریکا شپێک بکەن بۆ ئەوەی کە غازی عێراق یان غازی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان بۆ پێداویستی ناوخۆ بەکاربێنرێت ئیتر ئەو غازەی لە ئێرانەوە هەیە هاوردە نەکرێت و ساڵانە 5 میلیارد دلار بدرێ بە هاوردەکردنی غاز لە ئێرانەوە لەم کاتانەیە ئەوە ڕوەدات باشکرا وەزیری دەرەوەی ئەمریکا لەم سەردانەی بەڕێسوودانیدا لە واشنگتۆن پێی گوت نابێت ئیتر هەوڵدەن نابێت ئیتر غاز لە ئێرانەوە یا نەیگوت غاز لە ئێرانەوە وتیەترێ بێ بۆ خۆتان غاز بەرهەم بێنن لە ناوخۆی عێراقدا ئەم قسەیە ڕوونە لەوەرەوەی ئەگەر عێراق لە ناوخۆی خۆیدا غاز بەرهەم بێنێت لە کۆرمۆرەوە غاز هاوردە بک بۆ کەرکووک و بۆ مووسڵ و بۆ ناوچەکانی خوار و عێراق ینی یەکسانە بەوەی دۆلار ڕێگا بەدەستی ئێران و وڵاتانی ناوچەکە ئەمە یەک دوو ئەگەر غازی هەرێمی کوردستان یان نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ بۆ دەریای ناوەڕاست ئەمە یعنی هەرێمی کوردستان و عێراق کاراسانیەکەن بە وڵاتانی خۆراوە و بازاڕی وزەی جیهانی ئەمەش یەکسانە بەوەی کە رووسیا و ئێران چاویان بەم وەزعەیە هەڵنایە کە هەر کەسێک کاراسانی بۆ خۆراوە بازاڕی وزەی جیهانی بکاوان لە بەرژەوەندەکانی ئەدەن ئەمە ئەم دوو نقطە ئەساسیە هەیە و لە دووەتایی 2021 شەوە پلانی گەورە هەیە بۆ ئەوەی
چەلگەی کۆرمۆر فراوان بکرێت دارێ ئەمریکا 250 میلیۆن دلاری فەند کردووە هی ئەو چەلگەیە و ئەم چەلگەی ئیمارات ڕاستەوخۆ لە ساڵی 2007ەوە کرێزنەت پەترۆڵێم وەکو هۆڵدینێکیشی تیاکە کۆمپانیای هەنگاری لێیە ئەڵمانی لێیە نەمساوی لێیە OMV و کۆمپانیای تورکی زۆری لێیە کۆمپانیای ئەمریکی لەو منتیقەیشەکە کۆمەڵێکی زۆر کۆمپانیای ناوخۆیی لۆکاڵی هەن لە هەولێر و لە بەغدا و لەمانە ڕژیستەر کراون و تۆمار کراون ئیشەکەن خاڵێکە زۆر گرنگە لە پاڵ ئەو لایەنە دەرونیەی لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد لێرە بیری بێنمەوە زیاتر لە 2000 کارمەند کە خەڵکی ئەو منتیقەی چەمچەماڵ و دەوروبەر و کۆیە و منتیقەی هەولێر و بڵێن دەوروبەری لادەکانی شەلگەکەن لەوێ سودمەندن زیاتر لە 2000 کارمەند کە هەموو خەریجی زانکۆن و خەڵکی بەتوانان و لەو شەلگەیە ترێنینیان پێکراوە و دەوراتیان پێکراوە بوون بە توانای ناوخۆی بۆ کورد ئەمە لێدانە لە بەرژەوەندی 2000 عائیلەی منتیقەکەژە ڕاستە کە ئەگەر ئەو شەلگەیە بێ هەل و بێکار بێت یان نەک هەر ڕاگررتنی نەوتێرەمی کوردستانیش دەیان 1000 کەسی بێکار کردووە بۆیە ئەمە لە هەموو ڕوویەکەوە لێدانە لە کارەبا و لە ڕووناکی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات دکتۆر بۆ ڕێگریکردن لەو هێرشانە لە کاتێکدا کە پلان هەیە فراوان بکرێ پلان هەیە عێراقیش پشت بەو گازە ببەستێ زیاتر لەوەی کە هاوردە بکاتن ئوستاد جان من 2 ساڵ پێش ئێستا لە پەیمانگەی خۆمان بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی داومانە بە یەکێتی ئەوروپا بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لێکۆڵینەوەیەکم کردووە نزیکەی 26 لاپەڕە ئەمڕۆژ دووبارە بڵاوم کردەوە سەبارەت بە ڕوانگەیەک بە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان چەلگەی کۆرمۆر وەکو نمونە ئێوەش دەتوانن بیبینن ئیسفادەی لێ بکەن هەموو داتایانە خراوەتە ڕوو لەناو ئەو دیراسەیە لە ڕاستپاردەکانە وەڵامی پرسیارەکەی جەنابتی تێدایە کە عێراق و هەرێمی کوردستان پێویستە داوا لە ئیمارات بکەن بە هاوبەشی لەگەڵ ئیدارەی ئەمریکایە ئاسمانی ئەو ناوچێ بپارێزن نقطە سەری دێر پێویستە ئاسمانی نەک هەر چەلگەی کۆرمۆر چەلگەی خوڕمەڵەش بە هەمان شێوەکەوێتە بەرمەترسیەوە بۆیە پێویستە ئاسمانی چەلگەی کۆرمۆر و ئاسمانی ناوچەکە بپارێزرێت بە هاوبەشی لەگەڵ ئیدارەی ئەمریکادا. بەڵێ دکتۆر زۆر سپاس دکتۆر بەهرۆس جەعفەر سەرۆکی پەیمانگەها مێدیتریانە ji bo lêkolînên herêmatî ji Silêmaniyê lêgel me bûy dem baş.